هەڵبژاردننی یاخود دەنگدانی تایبەت بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکرێت بڵێن وەکو ئەزمونێک بوو بۆ دەنگدانی گشتی، چونکە هەندێک کێشە هەبوو لە ناوەندەکان و لە وێزگەکانی دەنگدان، زیاترە و کێشانە پەیوەندیان بە ئامێرەکانی دەنگدانەوە هەبوو. مەبەستمانەکە بزانین چ ئامادەکاریە کراوە لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە بە تایبەت لە پارێزگای کەرکووک. بەڕێز عەبدولباست دەروێش گوتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز عەبدولباست زۆر بەخێر بەی سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دەمەوێتەوە بپرسم سەرەتا کە وەک ئاماژەشم پێکرد هەندێک کێشە هەبوون لە دەنگدانی تایبەت بە تایبەت لە ئامێرەکانە و کێشانەتان چارەسەر کردووە وەکو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان؟ بەڵێ سەڵاوتان لێبێ سەنا و لە بینێرانتان سوپاسی کوردستان بیسوارەکەین بۆ پێدانی ئەم دەرفەتە بۆمان بۆی کە تیشکێ بخێنە سەر ئامادەکارەکانی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیارە بەیانی هەژدەی مانگ ئەنجام بدرێ سەبارەت بە هەڵبژاردننی تایبەت کە ڕۆژی 16 مانگ بەڕێوەچوو هەڵبژاردنەکە بە شێوەیەکی باش ئەنجام درا لە کاتژمێر حوتی سەر لە بەیانیەکەوە وێزگەکان کە ژماریان 135 وێزگە بوو زیاتر لە 57,000 کەس لە هێزەکانی بەرگری عێراق و ناوخۆی عێراق بەشداریان تیا کرد. پرۆسەکە بە شێوەیەکی باش بەڕێوە چوو تاکو و داخستنی وێزگەکان لە کاتژمێر 6 سەر لێوارە. بەڵام لە چەند وێزگەیەک چەند خەلەلێ بۆ ئامێرەکان دروست بوو نەتوانێت گواستنەوەی داتاکان تۆزێ درەنگی خایان. ئێمەش بە پێی یاسای کۆمیسیۆن ئەگە ئەو گواستنەوەی داتایانە درێژە بکێشێ بۆ چەند کاتژمێرێ ئەو سندوقانە ئەگوازرێتەوە بۆ سنتەری وردبینی و بۆ لە کۆگای کەرکووکە بەڵێ فعلەن ئەو سندوقانە سەرجەمیان گواسترایەوە بۆ سنتەری وردبینی لە ژێر چاودێری شڕوپڕی دەستگا ئەمنیەکانە و هەروەها دەبێ ئاماژە بۆ بکەم ئەو سندوقانەی لەوێ لە وێزگانە قوفڵیان پێوە بوو ئەو قوفڵانە هەمان ئەو قوفڵانە دەبێتەوە لە سنتەری وردبینی ئەبێ و ئەو قوفڵانە ژمارەکان تۆمار کراوە لەیانی نوێنێری قەوارە سیاسەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای شارستانی و لە دەستگاکانی ڕاگەاندن کە سەرجەم بوونیان هەبووە کۆلایانی کۆمیسیۆنەوە متمانەیان پێدراوە و باجی تایبەتیان بۆ سەرف کراوە. زۆر باشە کاک عەبدولباست، کەواتە ئێوە دڵنیاییتان داوەتە هێزولانە سیاسەکان لە کەرکووک کە بەیانی پرۆسەکە سەرکەوتوانە ئاسایی بەڕێوە دەچێتن، هیچ کێشەیە گیر و گرفتێک دروست نابێتن؟ بڵێ سەبارەت بە هەڵبژاردننی سبەی هەڵبژاردننی گشتی پەیوەندی کراوە بۆ ئەو کۆمپانیایی کەوا کۆمپانیایەکی کۆریە کۆمپانیای میرۆ سەبارەت بۆ ئەو کێشە و خەلەلەی کەوا دروست بوو لەم ئەمێرانە ئەوان دووپاتیان کردوێتەوە کە ئەم خەلەلە لە چەند ئامیرە ڕوویدا هەرگیز بەیانی لە دەنگدانی گشتی دووپات نابێتەوە. ئێمە بۆ دەنگدانی گشتی کەوا سبەی بڕێوە دەچێ 1998 وێزگەمان کردوێتەوە لەسەر ئاستی 800 لەسەر ئاستی 318 بنکەی دەنگدان کە سەرجەم هاوڵاتیان دەتوانێت لە کاتژمێری حوتی سەر لە بەیانیەکەوە ڕووی لە بنکەکانی دەنگدان بکەوت دەنگی خۆیان بدەن. پرۆسەکەش بەردەوامی ئەبێ کۆتایی پێدێت لە کاتژمێر 6 سەر لە ئێوارە. باشە کاک عەبدولباست، ینی بەشێک لە کارمەندانی هێزانیەکانەوانی کە لە دەنگدانی تایبەت دەنگیان ینی مافی دەنگدانیان هەبوو نەیانتوانی هەندێکیان کارتی بایۆمەتریەکەیان نەیدەخوێندەوە هەندێکیان ناویان نەبوو. چیتان کردووە بۆ ئەوانە دەتوانن سبەی لە دەنگدانی گشتی دەنگ بدەن یاخود نا؟ سەبارەت بە تاکەکانی هێزەمنیەکان ئەوای کە نەیانتوانی لە دەنگدانی گشتی دەنگ بدەن هەڵبەتە ئەوانە کاتی خۆی کارتی تایبەتیان بۆ کراوەتە کارتی مەدەنی. ئەگە کارتی مەدەنی هەبێ بێگومان نەیانتوانێەوە لە دەنگدانی تایبەت دەنگ بدەن ئەتوانێت لە دەنگدانی گشتی دەنگ بدەن. زۆر باش و ئێمە ئەگە ئەو کێشانەی لێرە و لەوێ هەبێ خۆی ئەگە عەفومکەی ئاماژە بەم شتە بدەم ئەو لایەنانەی کۆی کە مافی دەنگدانیان هەیە دەبواە سەردانی بنکەکانی بایۆمەتریان بکردایە بۆ دڵنیابوون لە بوونی کارتەکانیان و وەرگرتنەوەی کارتەکانیان.
زۆر باشە کا باست بوو جەختکردنەوە لە ئەو کارانەی کە پێشووتر کردوتانە یاخود ئەو ڕێکلامانەی کە کردوتانە بۆ ئەوەی کە ئەو هاوڵاتیانەی ئەو دەنگدەرانەی کە بێت دەنگ بداتن دەبێت چپی داویستێک و بەڵگەیەکی لەژێر دەستدا بێتن بەیانی دەنگدەر دەبێت جگە لە کارتی بایومەتری هیچ بەڵگەیەکی تر دیکومنتێکی تر لەگەڵ خۆی بێنێتن لە هەمان کات ئەگەر وەڵامی ئەوەش بدەیەوە بەیانی ئەگەر کەسێک کارتی بایومەتری وەرنەگرتە بێتن دەرفەت هەیە کە بەیانیش بێتن کارتەکە وەرگێتەوە بڵێ سەبارەت بە پرسیاری وەرگرتنەوەی کارتی بایۆمەتری لە 15 ئەم مانگە کۆتایی هات بەڵام بۆی کە دەرفەتی بێ بۆ هاوڵاتیان سەرجەم ئەو کارتانی کە لە بنکەکان هەبوو کە ژمارەیان 43 بنکەی لە پارێزگای کەرکووک و قەزاونەحەکانی سەر بە پارێزگاکە هەر سەرجەمیان گواسترایەوە بۆ ئۆفیسی هەڵبژاردننی کەرکووک هەتاکو ئێستەی ئەم کاتە من بەشداری بووم میوانی جەنابتان بووم ئێمە ئێستا لە دائیرە لە ئۆفیسی کەرکووک بەردەوامین بۆ دابشکردنی کارتی دەنگدان هەروەها ئەم پرۆسەیەش بەردەوامە بێت تاکو سبەی دوای نیمەڕۆ هاوڵاتیان ئەتوانەوانی کارتیان وەرنەگرتووە ئەم دەرفەت هەیە کە کارتەکانیان وەرگتون لە هەمان ڕۆژدا دەنگ بدەن. دەست خۆشماندوونە بن بەڕێز عەبدولباست دەروێش گوتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئۆفیسی کەرکووک سپاس کە لەگەڵمان بوویت. سپاس.